وەیەکی زۆر باشمان پەروەردە کرد و ئیسا الحەمدوللا من بەش بە حاڵی خۆم ئەوانەی قوتابی منن شۆنی من ئەگرنەوە ئیتر الحەمدوللا ئیسا کاتی ئەوەیە ئیسراحەتێ بکەین شوێ بدەین. من پرۆفیسۆرم لە 2010ەوە لە بواری زمانەوانی کارەکی لە کۆلێژی زمان بەشی زمانی ئینگلیزی. وەڵام من خۆم تایبەت بە خۆم زۆر دڵخۆش بووم چونکە ماوەی 45 ساڵە من خزمەتم هەیە هەم لە وزارەی تەربیە و هەم لە وزارەی خوێندنی باڵا. ئیتر ئەوەی پێمان کرا بە دڵسۆزی بە جدیەت کردمان بۆ قوتابیان و بۆ زانکۆکانمان بۆ قوتابخانەکان کە لێی وانەمان ئەو گوتەوە لە 1970 تا ئێستا. ئیتر الحەمدوللا ئیسا کاتی ئەوەیە ئیسراحەتێ بکەین شوێ بدەین لەگەڵ ماڵ و منداڵی خۆمان وەختی زیاتر بەسەر ببەرین. ئیتر الحەمدوللا من بەش بە حاڵی خۆم دڵخۆشم. الحەمدوللا زۆربەی مامۆستاکان وها لێرەن لەگەڵ خۆمانیش زۆر بەجددی ئیشمان کرد و نەوەیەکی زۆر باشمان پەروەردە کرد و ئیسا الحەمدوللا من بەش بە حاڵی خۆم ئەوانەی قوتابی منن شۆنی من ئەگرنەوە. طبعا دڵخۆشم چونکە دەڵێ باوک حەزەکە منداڵی لە خۆی باشتر بێ مامۆستاش حەزەکە قوتابیەکەی لە خۆی باشتر بێ. من ئەوەها پەروەردەیانم کرد کە ئیسا دوای من ئینشاءڵڵا لە من باشترە بن.